ئەگەر چاوێک بە مێژووی گەلی کوردستان دابەخشێنەوە لە سەدەکانی ڕابردووە تاوەکو ئێستا ئەگەر زۆر دووریش بگەڕێنەوە ئەبین هەمیشە ململانەیەکی نێوخۆی هەبووە. ئەو ململانەی نێوخۆیە هۆکار بوو بۆ ئەوەی دەرەوە پەلچەشی ناوە بکەین بۆ ئەوەی تەوازونێک هاوسەنجێک ڕابگرین بۆ ئەوەی یەکتر لە ناو بین. ئەمەش بۆ تەنەریت لە سەردەمی میرنشینەکانەوە زوو ئەگەر بە مێژوودا بچینەوە بەر لە میرنشینەکان لە یەکەمین میرنشینەوە ئەگەر ئاماژەی پێ بدەم دوو برابوونە هەردووچیان وڵاتانی دیکەیان پەلچەش کردووە بۆ کەمکردنی دەنجی یەکتری. ئیدیکەش ئەوە بۆ تەنەریت و تاوەکو ئێستا هاتووە. بەداخەوە ئومێ دەکەم ئەو شەڕە سادەی کە ئێستا بوونی هەیە و کە بۆنی خوێنی لێدێ ئومێ دەکەم ئاوێکی پێدا بکرێ بۆ ئەوی وڵاتانی دەوروبەر وڵاتانی زلهێز نەتوانن چی دیکە پەل بەهاوێژنە نێو خاچێریمی کوردستان. خاکە زامدارە لە دێر زەمانەوە زامدارە بازانتر نەکەین و برینەکانی قوڵتر نەبێتەوە. ئومێش دەکەم ئەو لایەنە ناوکانەی ئەو لایەنە ناوکانەی کە ئێستا لە بەریەک ڕاوەستان بە تایبەتی شەڕی ڕاگەیاندن یان بەرامبەرێکەیە بۆ خاتری خوێنی شەهیدان بۆ خاتری ئەو خەڵکەی کە دووچاری دەیان قەیران بووە هێور ببنەوە ئاوێک بۆ ئاگردا بکەن. کورد لەم کات و ساتەدا کە گۆڕانکاری زۆر بەڕێوەیە بە تایبەتی خۆمان ئەبینین ئەو پەتا کۆڕۆنایە کۆڤید 19 کە هەبوونی هەیە بە خێرایی وڵاتان تووشی شەڕ و ئاڵۆزی و لێکترازانە بن. ئێمەی کوردیش لەبری ئەوەی یەکانگیر بین یەکگرتو بین خۆمان ئەبینن ڕۆژە و کێشێ و ئاڵۆزیەک لە نێوخۆی هەرێمی کوردستان لە نێوان لایەنەکاندا دروست ئەبێ. ئەمە شەهۆکارە بۆ ئەوەی کە وڵاتانی زلهێز پەل بەهاوێنە نێو کێشەکانی ناوخۆی نێوماڵی کورد و ئاڵۆزتری بکەن. لە 2010 چێ زەرەرەکە تەنها کورد زەرەرەکە. ئومێ دەکەم ئەم زاریان کورد زەرەر نەکا و سود و بینی لەو گۆڕانکارانی کە بەڕێوەن. بێگومان ئەبینین لێرە و لێوێندەرە زۆر جار هەندێک پۆست نەکریان بابەتی قسە ئەکرێت لەسەر هەندێک شتەوە بۆنی شەڕی براکوژی لێ دێت. بێگومان لە هەر شوێنێک ئەم شەڕانە ڕووی دابێت تەنها ئەنجامی ماڵوێرانی و دەربەدەستی و بە تایبەتی دەرەجەی یەک خاک بەسەری بۆ ئەوانەی کە شەڕەکە ئەنجام ئەدەن یاخۆ دەبینین ئەو ڕۆژانە کە بۆ باسە ئەکەن تەنها خەڵکی هەژار و کەم دەرامەت زەرمەند ئەبن. بێگومان ئەمەش شەڕی براکوژی ئەگەر کورد لەگەڵ کورد بکات بە هەر لە هەر پارتیەکی تری کوردستانیش بێت شەڕی بە وەکالەت یان چۆن ئینشاڵڵا هەرگیز ڕوو نادام شەڕ هەرگیز ناگاتە ڕۆژێکەوە کە وەها شەڕێک ڕوو بدات. بەڵام زۆر کەسانی کە لەوانی بەرژەوەندیان دەوەی دابیکەوە ئەم دەهۆڵە بکوتن یان ئەم قسانە بکەن کە بەداخەوە سەرەکیشی لە بۆ ئاژاوەیەک یاخود لە بۆ شەڕی براکوژی. بێگومان شەڕی براکوژی یاخود هیوادارن کە هەرگیز هیچ لایەنێک هەنگاوێک نەنێتەوە بە ئاراستەیەک بۆ شێوە بڵات کە ببێتەوە کاریەوەی شەڕێک ڕوو بدات. بێگومان تووشا زووری هەیە ناکرێت نکۆڵی لەوەی ناکرێ و ئایا دەستیشی هەیە لە هەندانی هەر لایەنێک بەهۆی شەڕی پەکەکە بکات. لێرە داوا ئەکەین کەەوە هەم ئەو لایەنانە بە دەستی دەرەچی یاخود بن کەسانی دەرەچنەی ناوخۆ ئەو شەڕە بە وەکالەت نەکەن و هەمیش لایەنی بەرامبەریش بەهانەیەک نەداکەوە خوا نەخواستە شەڕی براکوژی ڕوو بدات چونکە بێگومان هەر کورد تێدا زەرمەند دەبی ئەوان ئەگەر ئەو بە دۆلار و دینارەکەی خۆیان زەرەر بکەن بەڵام ئەویش بۆ زەرەرش ناکەن چونکە ئەوەشان لەسەر نەوتی ئێمە و خاچی ئێمە و داهاتی ئێمە قەرەبوو ئەکەنەوە بەڕاستی.